بەناوی خی بەخشندەی میهرەبان سڵاوتان لەبێ بەڕێزان. کاری ڕێکخراوەیی یەکێکە لە سیما دیارەکانی کۆمەڵگە پێشکەوتوەکان و لە پاڵ دامەزراوە فەرمی و نیمچە فەرمیەکاندا لە بوارە جیاوازەکاندا کار دەکەن و خزمەتی پێکاتە و چینە جیاوازەکانی کۆمەڵگا دەکەن. لە ئێستادا لە هەرێمی کوردستان چەندین ڕێکخرا و پەیمانگا و دەستەی جیاواز لە کاردان بۆ پێشکەشکردن و خزمەتکردنی لاوان و ژنان و منداڵان و چینەکانی دیکە. لە بەرنامەی ئەمڕۆی باسوخواست لەگەڵ میوانەکەمان قسە دەکەین لەسەر کاری یەکێک لە ڕێکخرا و پەیمانگاکان کە کۆمەڵێک کار و هاوکاری و چالاکی و کەمپینی پشتگیری ئەنجام داوە. لەگەڵمان بن. زۆر بەخێر بێ مامۆستا. زۆر سپاستانە. بەڕێزان میوانی ئەمڕۆمان
مافی ئەوەی هەیە هەلی کاری خۆی هەبێ و ئەندازەیەک مادە دەستخات مامۆستا بەڕێزەکان هەمان مامۆستای فەرمی ئەم وڵاتن و مامۆستایانی بوارەکانی زمانن لەگەڵ قوتابخانەکاندا ئەوانە هەمووی سیڤی و شەهادە و پشگیریەکانی خوێندنگاکانیان لەلای ئێمە تۆمارە و لە ڕێی وەزارەتی پەروەردە هەمووی تەصدیق کرابوون تەستافی یان میلاکی سابت بە پەیمانگاکە ئەوە بۆ ئەو خزمەتانی دیکەن لە بواری پەیمانگاکەدا بەرامبەرێکی خۆیانیان هەیە بۆ ئەو خزمەتانش کە بۆ ڕێکخراوەکەی دەکەن خۆبەخشن هەمیان بۆ خزمەتانی کە خۆیان دەیکەن لە ناو پەیمانگاکاندا ئێوە هاوکاریشان دەکەن هاوکاری خۆیانیان هەیە ئەو مافی خۆیانە و لە هەمان کاتا کاری دووەمیش دەکەن کە بریتە لە هاوکاریکردن و چالاکبوون لە ناو ڕێکخراوی لاودۆستا کۆی چالاکانی ناو ڕێکخراوی لاودۆست هەمووی خۆبەخش زۆر باشە ئەوانەی کە لای ئێوە دەخوێنن فێری زمان دەبن یان خۆت ئێوە منهەجی ناوەندەکانی خوێندن فێرکردنیان فێر دەکەن ئەوانە لە بەرامبەردا ینی بەشێک بڕێک لە مادە دەدەن بە ئێوە هەندێک لە دەورەکانیان بە بەرامبەرە هەندێکشان بەبێ بەرامبەرە بۆ نمونە ئەوەی بەرامبەرە ینی دەشێ ئەم پرسیارە بکەم زۆرێک لە پەیمانگاکان دەشێ هەلێک بێ بۆ ئەوانەی دەیانەوێت فێری زمان بن ئەوانەی دەیانەوێت لە ڕووی خوێندنەوە تەقویە بەهێز ببن بەڵام لەوانەی بۆ ئەوانە بێت کە لە ڕووی داهاتەوە خێزانی داهاتیان باشە لە ڕووی ئابوووریەوە ئابوووریان باشە ئایا تەنها ئابووری ئەوانەی کە لە ڕووی ئابوووریەوە باشن دەتوانن لە ئێوە سوود ببین و فێری زمان ببن و لە ڕووی خوێندنەوە بەهێز ببن یان ئەوانش کە داهاتیان نزمە خێزان ئاست نزمەکانن لە ڕووی داهاتەوە بێگومان مەبەستم دەتوانن لە ئێوە فێر ببن زۆر باشە ئێمە دوو جۆر ئۆڤەرمان هەیە دوو جۆر هەلمان هەیە بۆ ئەم جۆرە خەڵکانە خەڵکێکمان هەیە ڕاستەوە خۆ ئێمە کاتێک کە خولەکان دەکەینەوە بۆ ئەو خولانەی بە بەرامبەرە لە پاڵیشیان هەندێک ئۆپشن و دەرگا دەکەینەوە بۆ مناڵی هەژار و فەقیر و کەم دەرامەت و کەم دەست مافی هەیە بێتە ناو خولەکانەوە بەشدار بێ بەبێ ئەوەی هیچ بەرامبەرێک پێش بە هەمان کەفاءە و بە هەمان خزمەت و لە هەمان
500 خوێندکار کە لە زانکۆی سلێمانی ڕاستەوخۆ ئاهەنگی دەرچوان و تەخەڕوژەکانمان بۆ حازرکردن وەکو پەیامێک کە پێیان بڵین ناوەستین لەگەڵتانە بەردەوام دەبین تا زانکۆ. سەرکەوتنی ئەم ڕێژە زۆرە لە ساڵێکی قەیرانەیەوی وەهادا یەکسانە بەوەی تعبیرە لەوەی کە ئەم پەیمانگایە بە عملی خزمەتی خۆی کردووە و ناوێکی دیارە بۆیە بەم شێوەیە گەشەی کوردژمارە و هەموو ئەو خوێندکارانەی با بڵین ئەوانەی پلە کۆتاکانن دۆنزەی زانستی وێژەی ئێوە داتاتان لایە لەو بۆی کە ئەمانە ئەوەی لای ئێوە خولیان بینیوە دەورەیان بینیوە نمرەیەکی بەرزیان هێناوە لە کۆلێژ و پەیمانگا بەرزەکان وەرگیراوە؟ پرسیارێکی جوان دوورژان یەکێک لە یەکەمەکەی ئەم ساڵی ڕابردوو بە ناوی سارا عەزیز یەکەم بووە لە سەر ئاستی سلێمانی بەڵێ خوێندکاری پەیمانگای مەلیک بوو و دواتر گەڕایە بۆ پەیمانگا وەکو سوپاس و ئەمەکداریەک و ئێمەش دووبارە بڵێ هەلێکی تری زمانەوانیمان بۆ ئامادە کرد بۆی وەکو تەشجیعکردنێک زیاتر تەشجیع بێت بە شانازیەوە گەڕا بەسەر کۆی پۆلەکانی دوانزەماندا و پێیوتن من لەم پەیمانگایە فێر بووم و دروست بووم و تکایە قەدری بگرن چونکە منیش ڕۆژگارێک بووم ساڵێک لەبووم پێش لە هەمان سەرکورسی وەکو ئێوە دانیشت بووم ئێستا ئەوە نەتیجەکەمە بە شانازێکی زۆرە بەڵێ یەکەمەکان لە ئێمە بوون وەک چۆن لای پەیمانگەکانی تریش بوون. زۆر باشە دەمەوێت لەم بەشەدا زیاتر جەخت بکەینەوە قسە بکەین و ورد بینەوە لەسەر ڕێکخراوەکەتان. زۆر باش ئەوە بەشێکی باسی پەیمانگاکەمان کرد کە پەیمانگاکەتان پشتگیریەکی گەورەی مادیە بۆ ڕێکخراوەکەتان. بابینە سەر کارەکانی ڕێکخراوەکەتان ڕێکخراوی لاودۆست بۆ پەرپێدانی توانەکانی لاوان هەر لەوەی کە ناوەکەی لاودۆستەوە دۆستی لاوانن ئەم ڕێکخراوەی ئێوە دەمەوێت هەندێک باست کرد بەڵام ورتر بۆم باس بکەی باسی ڕێکخراوەکەم بۆ بکەی و دواتر دەچینە سەر خزمەتەکانی و چی کرد و چەند پرۆژێ ئەنجام داوە. زۆر باشە ڕێکخراوی لاودۆست پرۆپۆزەڵ و پرۆگرامی خۆی پێشکەش بە وەزارەت کرد بۆ وەرگرتنی ئیجازەی فەرمیەکەی و ڕازگە و سادق بووە لەگەڵ ئەوەی کە دروشمەکانی جێبەجێ بکات سێ دروشمی سەرەکی کرد بە کارنامەی خۆی زانست پەروەردە خزمەت زانستەکەی لە بواری وانەکانی خوێندنی و فێربوونی زمانەوانی و خولی کۆمپیوتەر و کۆی بواری تەکنۆلۆژیادا چڕ کرد بۆ و لە ڕابردووە ئێستا قسێکمان لەسەری کرد وەکو بواری زانستی بواری پەروەردەیی ئێمە لە ڕێی دکتۆری دەرونی و مدەڕیبی دەرونی و توێژەرە بەڕێزەکانی بواری کۆمەڵایەتی بە بەردەوامی خول و سیمیناری هەمیشەیی بێدانەبراویان واتە دانەبراویان بۆ دەکەینەوە کە بە بەردەوام هاوکات لەگەڵ خولەکانی تریاندا بە بەردەوامی دەیخوێنن. یعنی یەکێک لەو مادانەی ببەخشە یەکێک لەو مادانەی کە ئێوە پێشکەشی هەموو ئەوانەی دەکەن کە لە پەیمانگاکەتاندا دەخوێنن و دەورەی زمان دەبینن بەردەوام ئێوە تەقوی لایانی دەرونیشیان دەکەن لە ڕووی دەرونی و خۆراکی دەرونیان پێدەن بڵکە گرفتەکانی گەنج چیە گرفتەکانی لاو چیەوە چۆن بتوانن بەرەو پێشچن و ئاستەنگانی ڕێگەیان نیانوەستێنێ و چۆن بتوانن مرۆڤێکی گەشە کردو بن و هەمیشە لە گەشەدا بن. ڕاستە ئەمە ئەوەیە بەڵێ ڕێک وایە و ئازادیشن لە بەشداریکردن بۆشی هەیە لە هەموو ڕۆژێکدا و لە هەموو دەوراتەکانە بەشدار بێت و بە بەردەوامی لەناو گروپ و پۆلە و سیمینارەکانە حزوری هەبێ بەبێ ئەوەی کە مافی بەشداریکردن نەبێ بە پێچەوانەوە بەشدار دەبێت بۆی مؤهل و ئامادەیکەین لە ڕووی دەرونیەوە کۆمەکی بکەین و تواناکانی خۆی پێ بناسێنینەوە و تێیگەێنین کە تۆ بەهێزیت و گەنجیت و تواناکانت لێوان لێوە لە وزە و تاقە سەرف نەکراوە ناکرێت لە شوێنێکە بەکاری بێنی کە مستەهلەک بێ و وەک بڵێ بەکار بڕوا و بە بەتاڵ سەرفیکەی بەڵکو دەبێت تەوجیه و ئاراستەیەکی لە شوێنێکی گرنگی خزمەتگوزاریدا ئەوە بواری دووەمیدا واتە بواری زانستی بواری پەروەردەی بواری خزمەت بواری زانستیم باس کرد بواری پەروەردەی بۆ باسکردی کە لە ڕووی پەروەردەی دەرنی و ئیش لەسەر دەکەین دەمێت تۆ سەر بواری خزمەتەکەش بە عملی پەیکەڵی ئەمەمان کردووە. لە ساڵی 2014 ئەم گەنجە بەڕێزانەمان هێنا بە شێوەی تەدریبمان پێکردن ڕاهێنانمان پێکردن ئەم بەڕێزانە دواتە پرۆژێکمان خستە بەردەستیان بۆ دروستکردنی کەمپین و هاوکاری بۆ خەسخانەی نەخۆشخانەی هیوای بەرز لە شاری سلێمانی بۆ توشبوانی شێرپەنجە بەسپاسەوە بە کەمپینەکەتان هەر لە شاری سلێمانی بەڵێ کردمانەوە لە ساڵی 2014 یەکەم کەمپینمان بوو بە گوژمەی $22,000 توانیمان لە ماوەی مانگی ڕەمەزانی پیرۆزی ساڵی 2014 سندوقی گشتی دابرین لە هەموو شوێنە گشتیەکانی سنووری پارێزگای سلێمانی و لەرەو ڕسمێکی شایستەدا بە حوزور و ئامادەبوونی بەڕێوبەری نەخۆشخانەی هیوا و بەشی دەرمان و بەشی ئیدارەکەی
بەشی کەمپینەکەی بە حزوری دەستگاکانی ڕاگەیاندن توانیمان ئەو کۆمەک و دارایی کە کۆمان کردەوە پێشکەش بە بەڕێزیان بکەین ئەمە وەکو کەمپین و چالاکی یەکەمیان ئەمە یەکی لە تایبەتمەندەکانی ڕێکخراوی ئەمە سەرەتای خزمەتەکانی ڕێکخراوەکەتان بوو؟ بەڵێ سەبارەت بە خزمەتکردن یەکەم کەمپین و یەکەم کاری چالاکی گەنجانە بوو. بەڵێ کەمپینی دووهەممان بۆ کرێنشینانی بەڕێز کرد. طبیعی ئێمە لەگەڵ هەر وەجبەیەکە پرۆژێک دەخینە بەردەمیان و ڕێکخراوی لاودۆز ئەو ڕێکخراوەیە نەریتێکی زۆر تایبەتی دایاناوە تاکو ئێستا ئەم ڕێکخراوە ئەندامی هەمیشەیی نییە، ئەندامی کاتی هەیە. پرۆژەکە ئەنجام دەدا و دواتر ینی ئەتوانێت بڕوات و ملزەمی ناکەین کە بمێنێتەوە ناو ڕێکخراوەکەدا. بۆچی؟ چونکە هەموو وەجبەیە کە 500 خوێندکاری بەڕێز دێتە لای ئێمە عقڵیەتی کارکردنی بە ستاف و کەمپین دروستکردن و هاوکاریکردنی خەڵکی دەخینە مێشکەوە دواتر دەیخینەوە کۆمەلگا بۆی لەگەڵ گەورەبوونی خۆیدا توانە و تاقەکانیشی گەورە دەبێت. ئەم بیرۆکەی ئێمە بەرە لە شوێنێکی تر تطبیقی کاوە جێبەجێی کە دوای 3 ساڵ 4 ساڵ 5 ساڵ ئێمە 5-6 هزار گەنجی بەڕێز کە نەریتی کارکردنی هاوکاریکردنی خەڵک خسومانەتە عقلێتیەوە خسوماتە ناو کۆمەلگەوە 5-6 هزار گەنج بۆ شار وڵاتێک تەقدیمکەی ئینجازی زۆر گەورە بەدەستدێنێ لە داهاتوودا. واتە زۆر دووربینە ڕێکخراوی لاودۆز کارەکانی دەکات. کەمپینی دومیان بۆیە لەگەڵ وەجبەی دووهەمی بەشداربووەکانی پەیمانگای مەلیک و ڕێکخراوی لاودۆستا کارمان کرد بۆ بەڕێزان لە کرێنشینان لە سنووری پارێزگای سلێمانی بە گوژمە 11,000 دلار بۆ ئەو بەڕێزانەی کە زۆر دەستکورت و مستحقن لە بواری کرێنشینیدا هاوکاریمان کرد. ئەمانەش بەڵگەکانمان لەلایەکو داتە. زۆر باشە لێرە دەمێ بدوەستێنم پرسیارە بکەم. ئێوە لە ئەنجامی ئەو پرۆژانەتان یان ئەو کەمپینانەتان کە ئەنجامی دەدەن کۆمەڵی کەس خۆبەخشانە کار لەگەڵ ئێوە دەکات بە پێقسەکانی بەڕێستان کۆمەڵی گەنج و کۆمەڵی گەنجی خوێنگەرم. ئێوە توانیوتانە کۆمەڵێک کەسی یان کۆمەڵی گەنج بدۆزنەوە کە عقڵیەتێکی تایبەت و چالاکێکی زۆر تایبەت و ینی پرۆگرام سازێکی تایبەتە بۆ کارەکانی ئێوە بۆی بۆ ئایندە بتوانن ئێوە سوودێکی باش لەم جۆرە کەسانە وەرەگرن. ینی مەبەستمەوە ئەم کارتان کردووە کە کۆمەڵی کەسی تایبەت وەربگرن لەو خولانە لەو پرۆژانە؟ بەدڵنیایەوە ئێستا بۆ نمونە بەڕێزمان هەیە لە ساڵی 2014 تاکو 2016 و کەوا بەرەو 2017 دەڕۆین لە کۆی کەمپینەکانە ئەندامێکی چالاک بووە و بەردەوام بووە لەگەڵمان وەدا نەبراوە هەمیشەی دەمێنێتەوە لەگەڵمانە بەبێ ئەوەی کە دەوراتی مابێرە ناو پەیمانگاکە. بەڵام بۆ کەمپینەکان ڕاستەوە خۆ پەیوەندیمان پێوە دەکات و ئاگادارە و دێتەوە ناو کەمپینەکان بە هەمان ڕۆحیەتی جاران کار دەکات. بەڵام جیاوازەکەی بەبوونی ئەو جۆرە کەسانە کەمپینەکانتان کەمپینی ئەکتیڤتر و چالاکترن و گەشت و ئەزموندارترن. بەڵام جیاوازەکەی لەوێیە مەرجنی ئەو بەڕێزانی کە لە ڕابردووە کەمپینەکانیان کردووە لێرەدا بەرپرسی لیژنەکان بن بۆ ئەوەی تاقەی گەنج بێتە پێشەوە و ئەزمموی تازە بێتە پێشەوە ئەمانیش بەرپرسیارەتی هەڵدەگرن نەک تەنها کار تەرکیزمان بەتەنها لەسەر ئەوانە بێ بۆ ئەوەی ئەمانیش پێ بگەێنین بە شێکی تەدریبی زۆر جوان. زۆر باشە دەینەوە سەر خزمەتەکانتان یەکەم و دووەم خزمەت یەکەم بۆ نەخۆشخانەی هیوا دووهەم بۆ کرێنشینان بوو محتاجەکان سێهەمیان بۆ کورتە باڵا بەڕێزەکان بوو لە ساڵی 2015 لە مانگی ڕەمەزانی پیرۆزدا. طبیعی من ساڵی مانگانە مانگی ڕەمەزانی پیرۆزم بە ئەن قەست اختیار دەکرد لەبەر ئەوەی گەرم و گوڕێکی باشی دینی هەیە لە ناو کۆمەڵانی خەڵکدا و خەڵک ئامادەترە بۆ هاوکاریکردنی توێژە جیاوازەکان بۆیە ئەمە فرسەتێکی زۆر باش بوو. لە ساڵی 2015 بۆ کورتە باڵا بەڕێزەکان لە سنووری پارێزگای سلێمانی گەرمیان کەلار کەرکوب و ڕانیە و قەڵازێ و هەڵەبجەی شەهید ئەمانە کۆکرانەوە بە تەنسیق لەگەڵ کۆمەڵی کورتە باڵاکان لە شاری سلێمانی کۆی ئەو بەڕێزانی کە مستحقترینیان بۆ ئێمەیان اختیار کرد موچەی مانگێک بۆ 146 کورتە باڵای بەڕێز لەم سنووراندا ئامادەکرا و ئێوارەخوانێکی گشتیمان لەگەڵ ئاساسکردن بۆ ئەوەی بە لاوەکانمان بڵین خەڵک گەلێک هەیە توێژێکی تایبەتە نەفسێتی بەرزە لەسەر جادە نایبینی دەستپان کاتەوە بەڵام مستحقە بە هاوکاریکردن گرنگە تۆ بیان ناسی و لەگەڵ یانابی وەلەوە شتێ بگەی تۆش خاوەن نیعمەتێکی تایبەتی بەخشێکی تایبەتی کە خوای گەورە بەم شێوەیە تۆی خوڵقاندووە گرنگە بە عملی شکری خوا بکەی کە هاوکاریکردنی ئەم توێژانن. بۆیە بە حزوری 220 گەنجی بەڕێز کەمپینی سێمیشمان بۆ کورتە باڵا بەڕێزەکان بە کۆتاگەیاند. زۆر باشە دەمێ ئەلێرە دواتر باسی خزمەتەکانی تر بکەی حەز دەکەم بەڵام دەمەوێت باسی ئەو بکەم ئێوە بۆ کەمپینەکانتان کۆمەڵێ کۆمەچی و یارمەتی دارایی لە هاوڵاتیان کۆ دەکەنەوە لە کۆمەڵە شوێنی جیاواز
ئێوە خۆتان تەنها سەرپەرشتی ئەم کۆمەک و وەرگتنان دەکەن یان ئێوە لیژنێکی تایبەت هەیە لە فەرمانگەکانی تری حکوومەت یان فەرمانگە تایبەتمەندەکانەوە کە چاودێری کارەکانی ئێوە بکە؟ نا ڕاستە و خۆ هەر بەشدار بۆ گەنجەلاوەکان سەرپەرشتی بواری مادی و معنەوی و ئیدارەکردنی کۆی پارەکەیش دەکەن کاتێکە بە وەکو چاودێر وتم نەگوەکو تیمی هەڵسۆڕێنەری ئیداری کارەکە چالاکیەکە وەکو ئەوەی ینی جۆرێک لە دەستپاشی بە کارەکەتانەوە دیار بێ مەبەستم قسەکە لەسەر ئەوەیە تەنها ستاف بە هەڵبژاردن لیژنێکی هەمەڕەنگ پێک دێت تەنها لەو گەنجولاوانە دواتر ئەو کۆی ڕقەمی کۆتایی کە تەنسیق کە پێشکەش بەو لایەن و جیهاتە دەکرێت بە فۆرمێک لە وەزارەتی مالیەوە کە هەموو دام و دەستگایەکی حکومی ئەگەر توێژەکە دام و دەستگایەکی حکومی بێکە بۆی دەبین فعلا هەمویان وەصلی تایبەتیان هەیە کە ئەو وەصلە سەر بە وەزارەتی داراییە و غەش و خیانەتی تیان ناکرێ ئەوانە بە بەڵگە و پرۆف وەصلەکانمان لای پەیمانگای مەلیک و ڕێکخراوی لاوە دۆست ئەژمار کردووە مسۆگەرە و ئامادەیە بۆ هەر میدیاکارێکی بەرز و یان هەر هاوڵاتێکی ئاسایی کە حەسکە بە دوواداچوون کا بۆی هەم دڵنیاتر بێ هەم ئەزمونێک وەربگرێ ئەوانە هەموو لە ئێمە پارێزرا زۆر باشە ببوورە حتاکو بە ژمارە تەلەفۆنی ئەو بەرەزانش کە ڕاستە و خۆ سەرپەرشتی پرۆژەکان ببوورە ڕاستەوخۆ کە بەهرەوەر بوون لە کەمپینەکان و لە لاری دارایی بە ژمارە تەلەفۆن و ناوی سیانی و فۆرمی تایبەتیان لای پەیمانگا و لای ڕێکخراوی لاودۆست ئێوە زۆر ینی بە بەرنامە کارەکانتان ئەنجام دەدەن زۆر باشە دەمەوێت پرسیارە بکەم تۆ جۆرە قسە دەکەی ینی زۆر دڵنیایی لە کارەکانت و زۆر متمانەت بە خۆتە دەکرێت بڵین لە وڵاتەدانی ئەم جۆرە متمانە ئێستا لە لای کۆمەڵی گەنج هەیە گەنجێکی بەڕێزی وەک جەنابتان وە کۆمەڵی کەس کە دانێو خزمەت بەم کۆمەلگایە بکەن کە لە کۆمەڵی ڕۆکەم و کورتی هەیەیان دەستگا فەرمیەکانی حکوومەت ناتوانن ئاوڕیان لێ بدەنەوە دەستگایەکیان ڕێکخراوێکی NGO بتوانێت ئەم کارە بکە ئەم متمانەی ئێوە لە چۆوە سەرچاوی گرتووە ئەم هەموو متمانە بەخۆبوونەی ئێوە حەز دەکەم ئاماژەیەکی ئەو زۆر گرنگە ئەو گەنجە بەڕێزانەی کە دێنە لای ئێمە بەعتیباری ئەوەی کە لە سەر و قۆناغی ئامادەین و لە زانکۆن و تقریبان لەو ناوەندا واتە لە تەمەنی 7 ساڵی و 15 ساڵی 7 ساڵی بۆ 25 ساڵی بەشدارن لەگەڵمانە ئەمانە لێون لە پاکی و لە جوانی بەس زۆر گرنگە تاکو ئێستا تەوزیف نەکراون یعنی توانە و تاقەکانیان بەکار نەهێنراوە کاتێککە دەچیت باسی ئازار و معانات و ئەلەمی ئەم توێژانەی تریان بۆ دەکەیت ئحساسێکی قوڵیان بۆ دروست دەبێ ویژدانیان زۆر دەجوڵێن و حتاکو و گریان یەکێکە لە سیماتی ناو کەمپینەکانی ئێمە بە بەردەوامی چونکە ڕاستە و خۆ تەماسیان بۆ دروست دەکەین لەگەڵ توێژەکەدا هیچ کەمپینێک نییە لە کۆتاییە ئێمە گەنجەکانی خۆمان نەبێنێ لای ئەو توێژە ڕۆژێکیان لەگەڵا ساز دەکەین لەسەر بەرین بوو ئەوەی هەز بۆ معانات و ئازارە بکەن کە ئەمانی تێدان بۆیە کاتێککە دێنەوە نەک هەر دڵنیا نەک ئەو دڵنیایی کە پێشتر هیانوە بەڵکو پڕ دەبن لە شەوق و زەوقی تایبەتتر و تازە بۆ پێمان دەڵێن تکا دەکەین ئێمە بەشدار بکەنەوە لە کەمپینی داهاتوو ینی هەندانێکی ڕوحی گەورە بۆ تەواوی ئەو گەنجانە دروست دەبێت کە لەگەڵەوە کار دەکەن بەڵێ بە دڵنیاییەوە وان دەکەین چێژی ئەو ئەزمونیان پێ دەکەین کە کارکردن و هاوکاری و خێرکردن لە وڵاتەدا یا لە هەر شوێنێکی تر ئەو ئەزمونیان پێ دەچێژین لە ڕووی عملیەوە کە چ چێژێکی تایبەتە و خەڵکێک خۆی نێتە ناو پرۆژەکە و بەدەست و پەنجەی خۆی ڕاستەوە خۆ هاوکارێکە پێشکەشی بەرامبەرەکەینەکە لەم قسەیە تێناگات. زۆر باشە باسی کۆمەڵی پرۆژەت کرد پێم وایە دەتەوێت کۆمەڵی پرۆژەی تریشتان ئەنجام داوە ئێوە کاری بیخێڕوو باشە هەر لە ساڵی 2014 بیرمان نەچێ خولی ڕاگەاندنمان کردەوە خولی ڕاگەاندنێکێک بوو لەو خولانەی کە گەنجان و لاوانی بەڕێز ئاواتیانە بۆیە بە تەنسیق لەگەڵ یەکێک لە دەستگاکانی میدیایی ئەم وڵاتەدا تەنسیقمان کرد و مامۆستاکانی زانکۆ و بەشێک لە ڕۆژنامە نووسە بەڕێزەکان هاتن دەورەکانیان بۆتینەوە و وعدمان سپۆنسەرتان هەبوو تەنها خولەکانیان بۆتینەوە ئێمە خۆمان وەکو پەیمانگا وەکو ڕێکخراو کارەکەمان ئەنجامدا ئەوان هاتن تەنها وەکو لایەنە تیۆریەکەی ئیشەکەیان دەکرد دواتر تەنسیقێکمان لەگەڵ ئەم دام و دەستگایە کرد دەستگای میدیایی و یەکەمەکانیان چکە وعدیان پێدابوون یەکەمەکانی خولی بەڕێستان خولی ئێمە لە وەکو کارمەندی فەرمی وەردەگیرێ بۆیە لە کۆتاییدا تێستی کۆی بەشداربووان کرا و یەکەمەکان لە وەکو کارمەندی ڕسمی لایەزال کارمەندن و بەردەوامن و کار دەکەن لە بواری میدیاییدا ئەمە چالاکیی تر بووە چالاکی تر لە بواری هەر خزمەدا کەمپینی چوارەممان ئامادە کرد بۆ
نابینانی بەڕێز بە تەنسیق لەگەڵ سنتەری ڕۆشناوی بەڕێز هەموو ئەو بەڕێزانی کە لە سنووری پارێزگای سلێمانی کەرکوون و نابینان و مستحقن بە هاوکاریکردن کەمپینی چاومان بۆ ڕاگەیاندن کەمپینی چاوێک بوو لەو کەمپینانی بۆ بەڕێزیان بوو بە گوژمەی 8,000 دلار بۆ 68 نابینای بەڕێز هاوکاری و کۆمەک پێشکەش کرا و ڕۆژێکی زۆر تایبەتمان لەگەڵا بردنەسەر یەکێک بوو ئەتوانم بڵێم یەکێک بوو لە تایبەتمەندترین کەمپینەکان و ئەحساسێکی ڕۆحی زۆر قوڵیتیا بوو کە تۆ لەگەڵ کەسێک مامەڵە دەکەی کە تۆ ئەو دەبینی بەزە تۆ نابینێ ئەمە شتێک بژێرمە ئەگەر ئەنی بە چاو نادبینێ بەڵام بە چاوی سەر نادبینێ بەڵام بە چاوی دڵت بینێت بزداد وایە ئەمە یەکشت بژێرمەوە ئێمە لە کۆتاییدا داوام لە مامۆستا عوسمانی بەڕێز کرد کە بەرپرسی سنتەری ڕۆشناوتم مامۆستای بەڕێز پێمان خۆشەوەکو ئەرشیف یادگارێکمان هەبێت و وێنێکی گشتی خوێندکارەکانی گەنجەکانی ئێمە و بەڕێستان بگرین دوای دوسێ دەقە من مەشغوڵ بووم وتم ئامادە نەبوون وتی مامۆستا گۆران ئێمە نازانین چۆن ڕسم دەگیرێ ئەبێ چی بکەین ئێمە نازانین ئێستا ئەبێت چی بکەین تا ئەوەی ڕسمێ بگیرێ حاڵەتێکی زۆر تایبەتە تا نەچیتە ناو ئەم توێژانەوە هەز ناکەی چەند ئەوانە مرۆڤگەلێکی پاکن و هەستەکەی ئەمانە مرۆڤی بەهشتن و ئەوەی حسابی بۆ نەکەن مادیات و کەمالیاتی دنیاییە وەرتۆش ڕاستەوخۆ لەگەڵ ئەهلێکی پاکی بەهشتیدا مامەڵە دەکەی هەستەکەی تۆ لەو کاتەدا ڕەحمەت زۆر لە تۆ نزیکە میهرەبانی خوا زۆر لە تۆ نزیکە بۆیە هەستەکەی کاتێک کە دواتر هیتەوە ئەجا هەستەکەی چەند جوان کارت کردو هەستەکەی چەند باشت حەز ئەەکەی زیاتر بژی لە وڵاتەدا و حەز ئەەکەی یەکلایی بیتەوە بۆ ئەم پرۆژانە هەموو ئەوانەی کە کاری ڕێکخراوی دەکەن لەم جۆرەکاری بەڕێستان کە هاوکاری کۆمەڵی چین و توێژ دەکەن کە لە زۆربەی حاڵەتەکاندا ئەو چین و توێژانن کە منکوبن ئەو چین و توێژانن کە دەستیان ڕناگا بەو شوێنانەی کە بڕێمادەی زۆری پێویستە لەبەرەوەی دەخلی مانگانەیان دەخلی ساڵانەیان دەخلی تاک لای ئەوان زۆر زۆر لاوازە چی احساسێکی ڕۆحی بۆ خۆتان دروست دەبێ ینی ئەوە هەستەکەن لەو کاتانەیە هەستەکەن ئێوە چۆن مرۆڤێکن ئەوە زۆر زۆر گرنگە مرۆڤ هەندێک جار یاخود لە ڕووی عیبادەت و بەندایەتی بۆ خوا دەگەڕێتەوە و ئەحساس بە نوقسانی و لاوازی خۆی دەکات یاخود ئەو کاتانەی کە سێر دەکا خەڵکێکیش هەیە وەکو ئەو مرۆڤە بەڵام کەم ئەنجامە بە هەموو شێوازەکانی دواتر لەوە تێدەگات چەند قەرزاری خوای خۆیەتی لە ئاسمان و چەند گرنگە بە عەمەلی ئەم شوکرە بکات بۆ سپاسگوزاری بۆخوا و هاوکاریکردنی ئەمانە شکرێکی عەمەلی زۆر جوانە اعملوا آل داود شکرا وقلیل من عبادی الشکور ئەوە زۆر گرنگە بە بوارە عەمەلیەکە بە عەمەلی ئێمە شکری خوا بکەین کە بریتە لە هاوکاریکردنی ئەو توێژەی کە چاو لە دەستی ئەو خەڵکی ترە کە توانە و کەفەئەتی تر ڕێستانەمە وەکو عیبادەتیش مامەڵە لەگەڵ ئەم بابەتە دەکات هەر بەڕاستی وایە من ئێمە ناتوانین چاوەڕێی سپاس بین لە وڵاتەدا ئەم وڵاتە لەوە دامودەزاکانی لەوە لاواسترە بتوانێت سپاسی گەنجەکانی بکە بۆ ئەگەر چاوەڕێی سپاس بین ئەوە هیچمان نەکردووە بەڵکو دەبێت چاوەڕێی شتێکی گەورەتر بین لە سپاس کە مەوزوعی پاداشتی خوای گەورەیە زۆر باشە مامۆستا ئێوە بۆ بزانم کۆمەڵێک هاوکاریشتان کەمپینتان کردو بۆ یان هاوکاری تالاسیم ئەوانەی نەخۆشی تالاسیمیان هەیە و باسی وت کرد هاوکاری نابینایانتان کردو بەڵام تالاسیمیەژی چێکە لەو توێژانەی کە بەردەوام پێویستیان بە هاوکاری هەیە بەردەوام پێویستیان بەوەی خوێنیان پێ ببەخشرێ بۆ ئەوان چیتان کردووە پێش ئەوە بۆی بە تەسەسول بڕۆین لە ئیشەکەیە لە ساڵی 2016 ئەگەمە لە کاتەکە بێت بە کورتی لە ساڵی 2016 لە سنووری پارێزگای سلێمانی هەستان لەگەڵ توێژەرە بەڕێزەکاندا کەمپینی پێنجەممان بۆ 1500 خوێندکار و گەنجی ناو پەیمانگا و ڕێکخراوەکەمان سازاند لە سنووری پارێزگای سلێمانی حەڤە خوێندنگەی هەژارنشینمان هێنا کۆی ئەو مناڵانی لە ناوچەی هەژارنشینن بەڵێ ئەم داتای ئەوە لە ڕێگەی پەروەردەوە کۆی دەکەنەوە لە ڕێی ناوەندەکانی خوێندنەوە تۆمارمان کرد لە ڕێی توێژەرە بەڕێزەکانمانەوە تۆمارمان کرد بە تەنسیق لەگەڵ بەڕێوەبەری خوێندنگاکان و توێژەرەکانیان تەبیعی ئەوان داتایەکیان لایەکیە مستحقترین و هەژارترین قوتابی خوێندنگەکەیانە ئەو داتانەمان کۆ کردەوە 261 مناڵی پێشمەرگە کە لە جەنگی داعش شەهید بوون و بێنەوان هەتی و بێنازن پێویستیان بە هاوکاریە 261 مناڵمان هێنا لە زانکۆی سلێمانی پێش ئەوەی کە تاوان بەرەوکردنەوەی دەرگای خوێندنگاکان دەڕۆشتین لە مانگی دەی ساڵی 2016 ئەم ساڵدا بۆیە هاوکاریمان کردن بۆی بە ڕۆحێکی جوانە بچنەوە ناو دەرگاکانی خوێندنیان بکەنەوە بچنەوە ناو بوارەکانی خوێندنیان ئەو کەمپینە بوو بە گوژمەی 15,000 دلار هاوکاری 261 منداڵی بەڕێز کرا بە ژمارە تەلەفۆن و ناوی سیانی و مەکتەبەکانیان قوتابخانەکانیان هەمووی مسۆگەرە ئەوە بوو بە کەمپینی پێنجەم بە ئەو بەڕێزانە 261 خوێندکاری بەڕێز کەمپینی شەشەمیان لەگەڵ ئەم مۆجبەی کە 500 خوێندکاری بەڕێز لە پەیمانگاکەمان بێ بەرامبەرە کەمپینی شەشەممان بۆ ڕاگەاندن کە یەک مانگە ئامادەکاری دەکەن
بۆ ئەوەی کە چیان پێ دەکرێت دروستی کەن دواتر لە 23 مانگە ویستم ئاماژە بۆ بکەم ئێوە بڕیارەوە بزانم پێشنگایەکیش بکەنەوە بەڵێ 23 مانگ کە 23 مانگی 2016 لە یەک لە باخەکانی شاری سلێمانی عەرزێکی فراوان دەکرێت بۆ ئەو کەلوپەلانەی دروستمان کردو و سەرچاوەی داهاتە دەیفرۆشین بۆ تاکەکان خۆیان گەیان یان بۆ پەیمانگاکەن و بۆ ڕێکخراوەکەتانە ببورن ئەوانەی کە بەشدارن لەگەڵمانە لە ڕێکخراو و پەیمانگاکە ئەم کاریان کردو مانگێکە خۆیان حاضر دەکەن و 23 مانگ عەرز دەکەین بۆ فرۆشتنی دواتر ئەو پارەی ڕاستەوخۆ تەرخان دەکرێت بۆ خانەی بەساڵاچوان کە من دوێنێ ڕاستەوخۆ لەگەڵ بەڕێزیانە دانیشم بۆ لە خانەی بەساڵاچوان و عەدەد و داتاکەم وەرگرتووە ئەو کەمپینی شەشەمە بۆ بەڕێزیان دەردەچێت و 23 تاکو یەک ئیشەکەیەک لای دەکرێتەوە کەمپینی تالاسیماش لەگەڵ ئەم بەشەی کە ئەمڕۆ عەرزم کردی فێربوانی زمان دێنە پەیمانگاکە هەمویان هەڵمەتی خوێن بەخشینمان هەیە بۆ بەڕێزان لە تالاسیمە. زۆر باشە مامۆستا دەمەوێت بپرسم ئێوە هەر لەم جۆرە پرۆگرامانەتان هەیە لەم جۆرە کارانەتان هەیە یان ئێوە دەتانەوێت کارەکانتان جگە لە شاری سلێمانی لە شوێنی تریش لە ناوچەی تریش هەم لە ڕووی کردنەوەی ناوەند و نووسینگەوە پەرەی پێ بدەن و هەم لە ڕێگەی گەورەکردنی پرۆگرامەکانتانەوە کۆمەڵی کەس بە بەردەوام هەر لە سەرەتایەوە ڕای بێنن هەتاوەکو دەیکەنە کەسێک کە بەسوود بێ بۆ کۆمەلگا کەسێک بێ دەچێتە ناو کۆمەلگا کەسێک بێوەک بەڕێستان لە ئایندەدا بتوانێت پرۆژە بەڕێوە بات ڕاستە بە پشتیوانی خوا یەکەم کارمان ئەوەیە کە بەم نزیکانە بە یارمەتی خوا لە شاری هەولێری بەڕێز ئۆفیس دەکەینەوە بۆی بتوانین بازنەی چالاکەکانمان فراوانتر بێ و ئێش بگرێتەوە دواتر بۆ دووهۆکیش پرۆگرام دادەنین ئەوە وەکو بەشێک لە کارکردن بەشی دووەم لە کارکردن ئێمە ڕاستە سیمایەکی گەورە و فراوان بە ڕێکخراوەکەەوە دیارەکە زیاتر کاری کۆمەک و هاوکاریە و بواری خوێندنە بەڵام لە ئێستادا ئەومان بیر نەچێ ئێستا خەڵک زۆر مستحق و چاو لە دەستی ئەم جۆرە لە هاوکاریکردنە چکە ئێستا زەروریات ئەمەیە زەروریات ڕەنگە کۆڕێکی شیعری نەبێ هەرچەنە ڕێزێکی زۆرم هەیە بۆ دنیای هونەر بەس لەوانەیە لە ئێستادا خەڵک احتیاجتر بێ بە یەکەم بەوەی خوێندنگەکەی بایکۆت کراوەت و ئەم فراخە پڕ دەکەیتەوە پاشان قەیرانی دارایی هەیە تۆ دارایی بۆ پڕ دەکەیتەوە ئەکرد لە ساڵگەلێکی تردا بۆ داهاتوو ئەولەویات و پلەبەندی تر بۆ پرۆژە بێتە کارنامەی ڕێکخراوی لاودۆست بۆیە ئێستا تەرکیزمان لەسەر ئەم 3 ساڵە تەرکیزمان لەسەر ئەم پرۆژانە کردووە چونکە ئامان بە گرنگ زانیوە لە وڵاتەکەمان زۆر باشە مامۆستا پێ دوایە ئێوە چی جیاوازتان پێشکەش کردووە ڕێکخراوی تر پەیمانگای تر هەیە لەم شێوەی کاری ئێوەیان ئێوە تاک پەیمانگا و تاک ڕێکخراون کە بەم شێوەیە کار دەکەن دەوە دەچێمە هەردووە پرسیاریشم بێ لە بەڕێستان بەدڵنیایەوە لە وڵاتەدا خەڵکی زۆر باش هەیە پەیمانگای زۆر باشی تریش هەیە ڕێکخراوی تریش هەیە خەڵکێکی زۆر باشیش هەیە کە ڕەنگە وەکو من دەرفەتی میدیایی بۆ نەرەخسابێ دەرکەوە ئەگەرنا بە کۆی گشتی ئێمە هەمومان پێکەوە خزمەت دەکەین بەڵام ڕەنگە ڕێژەکانمان جیاواز بێ من زیاتر و ئەو زیاتر و من کەمتر و شتێک لەو بابەتە گرنگ ئەوەیە ئێمە وجدانی خۆمان ئارام بکەین گرنگ ئەوەیە لەناو بێهیواییە ئومێد دروستکەین و گرنگ ئەوەیە ئەو گەنجانەش کەسیان نییە قودوو پێشەنگیان بێ ئەو خەڵکە نەبێ کە ئەم کارانە دەکات گرنگە وێنێکی جوان دروستکەین چونکە دواتر ئەومان بیر نەچێ ئەگەر 5 ساڵ 6 ساڵی تر گەنجێکی بەڕێز پەروەردە بوو توانی دواتر پرۆژە و پلان جێبەجێکا لەم وڵاتەدا خێر و بێرەکەی دەڕژێتەوە ناو خانەی کۆمەڵایەتی کە ڕەنگە بۆ داهاتوو مناڵی من لێ بەهرەوەەر بێ و خێزانی من وە ئایلەی من لێ بەهرەوەەر بێ وەکو هەموو تاکێکی تری ئەم وڵاتەکە لێ بەهرەوەەر دەبێت بیستم قسە لەسەر ینی پرسەکەم ئەوە بوو کە ئێوە پێ وایە کارێکی جیاوازتان کردووە بەدڵنیایەوە کارەکەمان جیاوازە جیاوازەکەشی ئەوەیە کە تۆ هەستەکەیت لە ماوەی 3 ساڵی قەیراناوی بێبوو موچە و بێ پارەدا تۆ نەک بوەستاوی بەڵکو پڕبووی لە تین و تاوی ژیان و بە بەردەوامی حەزەکەم دوو داتات پێ بڵێم دوو جۆر بەخشین هەبووە لە ناو ئەم کاردا بەخشینێکیان بە گوژمەی 350 ملیۆن دینار بۆ ئەو سێ خولەی کە بۆم باس کردی بەخشینێکیان بە کاش دراوە بۆ توێژانە کە ڕێژەی 68 هزار دلار بۆ بێجگە لەم دوو کەمپینی تر کە دەکرێت و بەڕێوە هێشتا نەتیجەکە یەکلایی نەکراوەتەوە تەنانەت دام و دەستگایەک حەزەکەم دام و دەستگایەکی تر هەبێ بڵێ منیش وام کردووە بۆ ئەوی لەگەڵیا شەریک بم بۆ هاوکار بم بۆی بتوان پرۆژەکە گەورەترکەم بەس پێم وانی هەبێت بۆیە بەدڵنیایە دەڵم جیاوازیەکەیە زۆر زۆر سپاس بۆ بەڕێز مامۆستا گۆران حەسەن کەریم بەڕێوەبەری پەیمانگای مەلیک و ڕێکخراوی لاودۆست بۆ پەرەپێدانی توانەکانی لاوان کە لە بەرنامەی ئەمڕۆی باس و خواست لەگەڵ مابووی زۆر سپاس سپاس بۆ جەنابتان
بیدەرانی عزیز و خۆشەوی سوپاس بۆیەوەش کە تاوەکو ئەم ساتە لەگەڵمان بوون بەخوای گەورە میهرەبانتان دەسپێرین هەموو کات و ساتێکتان پڕ بێت لە خێر و خۆشی و کامەرانی خواتان لەگەڵ